هێرشەکانی ئەم جارەی تورکیا بۆ سەر ناوچەکانی زاڤ و ئاباشینە و مەتینە بە دڵنیاییەوە هەمان ئەو شکستە ئەبێ کە لە چیای گارە شکستێکی گەورەی خوارد و بەلوچکاوی گەڕایەوە. پێویستە هەموو تاکی کورد لە داگیرکاری و لە دوژمنکاری و لە دیکتاتۆری تورکیا تێبگات کە بە بیانووی بوونی پەکەکە چەندین ساڵە هێرشی ناڕەوە ئەکاتە سەرخاکی هەرێمی کوردستان و سنووری هەرێمی کوردستان ئەبەزێنێ کە ئەمە پێچەوانەی یاسانی و دەوڵەتیەکانە و لە هەمان کاتە بەکارهێنانی چەکی شیمایی و دژی هاوڵاتیانی سبیل و یاخود گەریلەکانی پەکەکەش ئەمەش پێچەوانەی یاسایە. پێچەوانی یاسانی و دەوڵەتەکانە کە ئەو چەکە چەکی قەدەغەکرا و نابێ بە هیچ شێوێ بەکار بێت و مێژووی داگیرکاری تورکیا مێژوویکی دوور و درێژە. پێویستە هەموو تاکی کورد و بەرپرسانی هەرێم بە تایبەتی ئەو ڕاستیە بزانن کە ئەمە داگیرکاریە، ئەمە دیکتاتۆریە بەرامبەر میلەتی کورد و خاچی هەرێمی کوردستان ئەکرێ. ئەبێ بچین مێژوو بخینەوە کە لە سەردەمی عوسمانیە و کاتە خۆپەک و گەریلا نەبوو کە وڵاتمان داگیر ئەکرا و ئەم بەرنامەیە و ئەم کارەی ئێستا تورکیایکە هەمان بەرنامە و داگیرکاری ئەو کاتی عوسمانی و درێژە پێدەرەی ئەو کاتی عوسمانیەکانە کە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان ئەیکا و پێویستە هەمومان ئەوە بزانین چەندین جار تورکیا لە ڕاگەیەندنەکانی ڕایگەیانوە کە باسی مووسڵ ئەکا، باسی کەرکووک ئەکا. بۆیە من ئەمێ لێرە بە بەرپرسانی هەرێم بڵێم، بە هەموو خەڵکی کوردستان بڵێم کە هیچ بیانوویەک نییە بە ناوی پەکەکە کە تورکیا بەو بیانووە پەلاماری کوردستان بدا. لەبەرەوەی پەکەکەش نەبوایە تورکیا چەندی جار باسی مووسڵ و کەرکووکی کردووە و بە دڵنیاییەوە هێزی پەکەکە و گەریلا چەندین ساڵە بوونە بە قەلغان بۆ پاراستنی خاکی هەرێم. ئەگەر گەریلا و پەک نەبوایە ئەو شەڕی کە ئێستا لەگە پەک ئەکرێ لەگەڵ هەرێمی کوردستان ئەکرا و کەرکووک و سلێمانیشی پێوە داگیر ئەکرا. و بۆیە من لێرەوە ڕای ئەگەێنم پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی مافی مرۆڤ بەجددی لەسەر ئەم تاوانکاریانی تورکیا بێنە سەرخەت و هەڵوێستی توندیان هەبێ و بە تایبەتی بەرپرسانی هەرێمی کوردستان و لە ناویاندا پارتیشی سیاسی دیاری کراو کە نەک دژی ئەم هەڵوێستە نابەجیانی تورکیا بەڵکو و پاڵپشتیشانە. بۆیە ئەمە بەڕاستی ناحەقیە و پێویستە هەموو لایەک هەڵوێستی جدیان هەبێ لەسەر ئەم داگیرکاری تورکیا کە بەرامبەر هەرێمی کوردستان و خەڵکی سبیل بە تایبەتی ئەیکات. یعنی بەڕاستی نازانم ناوی بنێم ترس، ناوی بنێم بێ هەڵوێستی بەداخەوە ئەبوو هەڵوێستی جدیان هەبێ لەسەر ئەم بارودۆخە، لەسەر ئەم ڕووداوانە، لەسەر ئەو چەکە قەدەغەکراوانی کە تورکیا بەرامبەر گەلی کورد بەکاری ئێنێ و جارێک لە ڕۆژاوا لە عەفرین و جارێک لە باشووری کوردستان. بەڕاستی ئەمە جێگای نیگەرانیە، تاوانکاریی گەورەیە. پێویستە بەڕاستی مافی مرۆڤ، ڕێکخراوەکانی مەدەنی و بەرپرسانی هەرێمیش ئەم کارە ئیدانە و مەحکوم بکەن. بەڵام بەداخەوە هەندێک لە بەرپرسانی هەرێم ئەبینین لە بری ئەم کارە قێزەونانی تورکیا ئیدانە و مەحکوم بکەن، فەرشی سوور بۆ بەرپرسانی تورکیا ڕاخەن و بگرە پاڵپشتیشانەکەن. بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانی لای هەمومان. ئەو خەیاڵە لە لای دەوڵەتی تورکیا هەبێ بێ دەوڵەتی عوسمانی زیندوو کاتەوە و زیاتریش تاوانکاری و داگیرکاری بکە. بەڵام دڵنیاتەکەمەوە سەر ناگرێ بۆ دەوڵەتی فاشیزمی تورکیا بۆ لەبەر ئەوەی بە درێژایی دەیان ساڵە شەڕی کورد ئەکا، شەڕی گەریلا و پەکەکەکە هەر شکستی هێناوە. بەڕاستی سەرکردەی گەورە و مەزن عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانە چالێکەکانی پەکەکە و گەریلا زیاتر بووە. بەڕێز دەمیرتاش لە زیندانە چالێکەکان زیاتر بووە. بۆیە بەڕای من تاکە چارەسەر بۆ مەسلحەتی تورکیا و بۆ بەرژەوەندەکانی تورکیا ئاشتی و گفتوگۆ و دایلۆگە لەسەر مێز کە بە گفتوگۆ بە ئاشتی بێوێ قازانجێکی باش بۆ خۆی بگەڕێنێتەوە. لەبەری وەکو دەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەو هێرشانەی ئەو تاوانکارین تورکیایەک لە دوایگەیکە هەموو شکستێنێ. پەلاماری شاخێکی گاریدا بە حسابی خۆی وای دانەبوو داگیرکە و لێ بمێنێتەوە. بەڵام وەکو هەمومان بینیمان هەموو گیان بینی شکستێکی گەورەی بەدەستێنا و بۆ تەنانەت 24 کاتژمێر نیتوانین لەو ناوچانە بمێنێتەوە. ئەمە هەمووی شکستە بۆ تورکیا. بۆیە ڕۆژ بە ڕۆژ تورکیا لە شکستایە بە تەئکید نەخێر ناتوانێت دەوڵەتی عوسمانی زیندوو بکاتەوە. دیارە بەڕاستی ئەو داگیرکارانەی کە دەوڵەتی تورکیا ئەیکات بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان لە هەرێمی کوردستان لە هەندێک گوندنشین و ئەو ناوچانەی تر کە ئەکرێت بەڕاستی ئەمە جێگەی نیگەرانیە، زوڵمێکی گەورەیە. تاوەکو ئێستا دەیان و سەدان کەس گیانیان لەدەست داوە. پێویستە
هەوڵ بدرێت ئەم زوڵمە ڕابگیرێت ئەوش بەڕاستی لە ڕێگەی چەند ڕێگایەکەوە کرێت یەکێک لەوان دەبێت دەوڵەتی عێراق ڕۆڵی هەبێت وە دەوڵەتە نێودەوڵەتیەکان ڕێکخراوەکان هەمویان ڕۆڵیان هەبێت لەوەی کە ڕێگری بکەن لە ئەم پێشێلکاریانەی کە دەوڵەتی تورکیایکا بەڕاستی زوڵمێکی گەورەیەوە تاوەکو ئێستاش خەڵکێکی زۆر بۆتە قوربانی و هەندێک ناوچەی زۆرش چۆڵ کراون بۆیە یعنی ئەمە زۆر گرنگە بە تایبەتی میلەتی کوردش و شیار بێت بزانێت لە بەرامبەر ئەو زوڵمەیە بێدەنگی نەنوێنێت هەموو ئەو هەوڵە مەدەنیانە بگرێتە بەر کە پێویستە وەل لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەیە بە تایبەتی نەیتوانیوە بگاتە و ئامانجی کە ئەوێت بەڵکو بەردەوام لە ڕێی دانووساندن و گفتوگۆوە توانێتی ئامانجەکانی بەدەست بێنێت بۆیە دەکرێت هێزەکانی بەرامبەرش هەوڵ بدرێت لە ڕێگەی دانووسان و گفتوگۆوە ئەو کێشانە چارەسەر بکرێت و خەڵکیش لەم نەهامەتی و ناخۆشییان ڕزگار بکرێت. بەداخەوە میلەتی کورد مێژووی چیە لەگەڵ چیمە بارانکردنە ئێمە ئەبێ ئەو ڕاستیە بزانین کورد قسێگە دەڵم تەنها پاژۆی کە خوای گەورە تەنها شاخەکان پشت و پەنای کورد بوونە بەڕاستی حەزەکەمە بزانیت ئێمە ئێستاش لە مەترسی گەورەیین هەر کاتێک دوژمنان بیانێت چیمە بارانمانکەن و بە کام چەشی قورسە لەم میلەتە بدەن ئەگەر بەرژەوەندەکانی وڵاتە زلهێزەکانەوە بخوازێت بێدەنگی لە بەرامبەر ئەرمێنن ئێستاژەوەی کە ئەیبینی بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە کە بەرژەوەندی وڵاتە زلێزەکان لەگەڵ ئەوەیە بێدەنگی هەڵبژێرن بۆیە ئەگەر نا بەڕاستی بەکارنانی چەکی کیمیاییان چەکی قەدەغە کراو لە هەر وڵاتێکی دنیاە بێت هەرایەکی گەورە ئەنێتەوە بەڵام لە کوردستانە لەبەر میلەتێکی بێخاوەن کەس نییە ینی دیفاعی لێ بکاوە کورد خۆشی یەکگرتوونیە ئەمانەمووی هۆکارێکن بۆی کە بەداخەوە بەردەوام ئەم زوڵمە گەورانشمان لێ بکرێ هیچ کەسێکش ئامادە نەبێت لە سەرمان بێتە جواب دیفاعمان لێ بکات لەبەرەوەی خۆمان یەکێک لە هۆکارەکان خۆمانین کە لەناو خۆمانە یەکگرتوونین و کورد تاوکستانی توانیوە پاڵپشتی یەکتر بێت هەر چوار پارچەکەی کوردستان خەمی یەکتر بەی خۆیان بزانن کوردێکی باشوور خەمی کوردێکی باکوور بە خەمی خۆی بزانێ ڕۆژهەڵاتێک بە ڕۆژ ئاوایەک بە خەمی خۆی بزانێ خەمەکانمان یەکگرتوونین بۆیە ئەم پەرشی بڵای وای کردووە نە وڵاتە زلهێزەکان لەسەرمان بێنە جواب نەخۆشمان بتوانین ئەو بەرگری لە خۆمان بکەین کە بتوانین دیفاع لە خۆمان بکەین هیچ لە هۆکارەکان بەردەوام مێژووی کورد بخوێنەوە لە 200 ساڵی ڕابردووە لە هەر چوار پارچەکەی کوردستان مێژوەکان بخوێنەوە هیچ لە هۆکارەکان ئەوە بۆ بەداخەوە کورد خۆی سەبەب بووە بۆیە هیچ کاتێک دوژمن ناتوانێت زەفەرت پێبەرێت ئەگەر خۆت یان کەسێک لە خۆت لە پێشەوە نەبێت ئەمە مێژووی ئەم خیانەتە بۆ ئێستا ناگەڕێتەوە هەر لە مێژووە بەردەوام هەر هەبووە ئێستاش کەوە ئەوترێت ئەگەر حتممە ڕێن بێت ئەگەر کەسێک چاوساغی نەکات ناتوانۆک و پێویست بتوان ئەو شوێنانە بدۆزنەوە بۆیە بەداخەوە من یەکتە پێشترش باسم کردێت لە هۆکارەکان خیانەتی ناوخۆیە وە کوردش بەداخەوە دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ ئەم خیانەتکردنەیە بۆ بەردەوام بۆ تا ئێساش سوودمان پەندمان وەرنەگرتووە